ئەنجامەکانی سەرژمێری گشتی دانیشتوانی عێراق و هەرێم ڕاگەیەندرا. ئەمڕۆ دووشەمە 24 شوباتی 2025 وەزارەتی پلاندانانی عێراق لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا لە بەغدا ئەنجامی کۆتایی سەرژمێری گشتی دانیشتوانی عێراقی بۆ ساڵی 2024 ڕاگەیاند. بە گوێرەی ڕاگەیەندراوی وەزارەتەکە کۆی گشتی دانیشتوانی عێراق بە هەرێمی کوردستانیشەوە 46 ملیۆن و 118 هەزار کەسە و لەو ژمارەیەش 70.7 دانیشتووی شارەکان و لە 129.83 دانیشتووی گوندەکانن. وەزارەتەکە دەڵێت کۆمەڵگەی عێراقی کۆمەڵگەیەکی گەنجە بۆ پێی 160.44 دانیشتوان تەمەنیان لە نێوان 15 بۆ 64 ساڵیدایە. لە ڕووی خێزانداریەوە لە 151.4 دانیشتوانیش خێزاندارن و 146یان زگوردیان هەمان سینگڵن. لەبارەی ژمارەی نێر و مێوە ئاماژە بۆ کراوە کە 101 نێر بەرامبەر هەر سەدمێ کۆمەڵگا پێک دەهێنن. وەزارەتی پلاندانان بە پێی ژینگەی نیشتەجێبوونیش ڕاگەیاندووە لە 170.7 کۆمەڵگا دانیشتوی شارن و 129.83 لە گوندەکان دەژین. لەسەر دابەشبوونی تەمەنیژەوە خراوەتە ڕوو کە لە 111.16 دانیشتوان تەمەنیان خوار 5 ساڵە، 124.74 تەمەنیان لە نێوان 14 و 15 ساڵیدایە و 160.44 تەمەنیان لە نێوان 15 بۆ 64 ساڵیدایە. هەروەها 103.66 تەمەنیان سەرۆی 65 ساڵە. لەبارەی دۆخی ئابووریشەوە باس لەوە کراوە کە 141.61 دانیشتوان لە ڕووی ئابووریەوە چالاکن و لە 146.6 ناچالاکن. لە کۆی گشتیش 138.25 دانیشتوان لە کەرتی حکومیدا کار دەکەن. وەک لە ئامارەکاندا دەردەکەوێت ڕێژەی نەخوێندەواری لە 115.31 بەڵام لە هەرێمی کوردستان ئەم ژمارەیە 16.23 لەسەر باسکراوە. دۆخی خزمەتگوزاریەکانیش بەم شێوەیە باسکراوە. 187 دانیشتوان ئاوی خواردنەوە لە تۆڕی گشتی وەردەگرن، لە 196.3 خەڵک کارەبایان هەیە. لەبارەی یەکەکانی نیشتەجێبوونیشەوە باس لەوە کراوە کە 170.16 خانوبەرە لەلایەن خەڵکەوە خاوەندارەتی دەکرێت، بەڵام لە هەرێمی کوردستان لە 172.15 کۆی گشتی خانوبەرە لەلایەن خەڵکەوە خاوەندارەتی دەکرێت.